کاک محەممەد شوشە ئەو ڕیشۆڵەیە چییە لە دواوە ڕیشۆڵە؟ نانانا ئەوە سمێڵێ و برادەرەمە مراجعە هاتۆ وەلام یەک تۆزیکا گەڕێم وڵاتان لەناو فەرمانگەکەی خۆمان چاتەمەت ئەلو تۆ بە شەریت من بە تیکتۆک تا بە لایف قساکەم چی دەوێت مامۆستا داوای لێبوردن دەکەم بەس ئەوە گوتم ئەو ئیمزایە جەنابەت مایە بەس ئیشم خەلاص بوو. ناو چییە؟ سامان. ئەی باوکە؟ ئەوە سەروەت. ئەی باپیرت؟ زەنجین. وەڵا باپی ناوەکەتان بێ لە هەولێری ئێوەیە. خۆزگە بۆ بە مامۆستا بەس بەو خوددایانی هەندی تووچی سەری خۆم و تووچی سەری خۆت بەس قەردارم. جاوەڵا بەو حەزمە بێ هەبوو نادرێتەوە قەرزە. ئێرەوەڵە چکیمە بەس ئەو ئیمزایم لە بکە مامۆستا قوربان دەبم. باشە منیش شەرتێکم هەیە بۆ تەوقیع. خێر مامۆستا. وەڵا بێ لایف یەکەمەوە بڵێ کاک محەممەد شوشە مۆزەفێکی زۆر ڕێک و پێکە ئیشەکەمان زوو بەڕایی کات و زۆر ئەکتیڤە. قوربان دەبم مامۆستا مەم کە فلیب لە پێش کامێرەی بە قورعان ناوێرم لە کامێرەی دەرچم لەبەر ئەوەی لەبە قەردەکان ئەو ساحب قەردانە بزانن لێرە من ڕادێن لەم دەگرن بەو خوددایانە لە ترسی قەردانان خۆم لە کامێرەی مروریش نادەم لەویش دەپارێزم بەخوای. ئاوە؟ ئەرێ وەڵڵا. دەها لەکوێ هاتی بێ قوربان دەبم مامۆستا ئاخر بە قورعان نای. باشە مامۆستا بەس زۆر نەبیت خوا. ئێ باشە ئەوە بەس زیاد لە حەد وەسف مەکەیت. باشە ناو چ بگوتت؟ من خۆم ناوم محەممەد سەعید بەس پێش مەڵێن محەممەد شوشە. بەڵێ کاک محەممەد شوشە. سڵاو هاوڕێیان لەناو فەرمانگەکەمەوانە لەگەڵتانم بە لایڤ مراجعێکم لایە بزانم چۆن ئیشەکەم و چۆن وەسف مەکات. سلام علیکم سمعتكم باشن وانا دايما لكم مامۆستا کابراایکی باش کابراایکی ئیشکار یەک ئیمزا بێ سێ ئیمزا لۆ دەدەنێ با ئیشت ڕاوە نەستی ناوی مامۆستا حەمەد شوشەیە چاوی هەرەمووتان ماز دەکەم ڕێ منن سەرچاو ئێمە وڵاتان ئەرێ تۆزە لە سەخۆ قسەم کردا و هاوارە فانەکانی مەترسن چکان زۆر ناسە قساکەن چاوی پانەکان ماز دەکەم سەرچاوەکەم بە سەرچاوی سەمادام تۆ ئەوە چیە من نوقسانە دو مامۆستا ئەی کوان ئەمە وەستی پاریانە نەکردو ئێمڕۆ مامۆستا هەفتەکەی پارەمدایە نابێ ڕۆحەکەم تعلیماتمان بۆ هاتووە هەر ڕۆژێک دێ بێ پارە بێ ئەرێ مامۆستا ئەوە لۆ تعلیمات بەس لۆ پارەی دێ ئەی هاوار ئەو تعلیماتی پارەی بۆچە گورە وەڵڵاه مامۆستا بردین هەندی پارەی بدەین ئەی هاوار پێی کە بەکشفتی دەبێ گۆمرجی دەبی زەری بەی بدەی کاکە نییە سات بەشی دەکەی دەبی زەری بەی بدەی کە بوت دەخورەی دەبی زەری بەی بدەی یعنی ناوێری بچونەوە دەبی زەری بەی بدەی وەمان لێهاتە نییە بەسمایە زەری بەی دەس هاوای دارێت هاوای هەڵبژی دەبی زەری بەی دەی ڕۆحەکەم خۆ بۆ ئێمە نییە ناچێکی فانیم بۆ حکوومەتە مامۆستا دەزانم بەس وەڵڵا بێتام بوو